دیقەت بن دوو ڕۆژە پەڕەیەکی سپیمان لەگەڵ خوایە هەڵاوەتەوە، چەند ئاسوودەین، چەند مرتاحین، چەند بە خۆشیەوە چین بۆ مزگەوتەکان، چەند بە ئاسوودەی هەڵەسین بۆ پاشێوەکان، چەند دڵمان خۆشە ناو ماڵ و مناڵە، چەندێ تاوان و خراپەکاریمان بەجێ هێشتووە کە بە حسابی خۆمان شەوانمان پێ ئابەدانە کردە و پێڕووناکە کردە و دڵمان پێی خۆشە کرد. بەڵام ئێستا هەست بە دڵمانەکەین، چکە بۆ ئەم دڵە کۆدە، ئەم کۆدەش لە شەریکەوەیە. ئەها ئەڵێن ئەم خزمەتگوزاریەوە لە شەریکەیەوە ڕاگیراوە. ئەگەر شەریکەکە کۆدەکەت نەیاتێ، خزمەتگوزاریەکەت بۆ نەکاتەوە، قەت ناتوانانی ئەو بەرنامەیەش پێ بکەی کە پێوتێ خۆشگوزەرانی. هەتا ئێوارە ڕاکە، هەتا ئێوارە وەحدە داخڵکە، هەتا ئێوارە خۆ ماندووکە، هەتا ئێوارە لە وەستایەکە و بچۆ وەستایەکی تر. بەڵێ دکتۆرەکان دەتوانن نەخۆشەکە بۆ تەشخیصکەن، بڵێن جەنابەت قەلەقیت، بەخوا دڵڕاوکێو هەیە، تۆزێ خەمۆک دیاری، مشکلەیەکت هەیە بڕۆ حەلیکە. بەڵام ناتوان چارەسەرەکەن. هەتا ئێستش نەخۆشیەکانی نەفسی تەنها ناون، چارەسەرەکانیان دکتۆرەکاڵێ زۆر لەسەر حەبەکان بەردەوام نەبی، چکۆ ئیدمانەکەیت.